درباره سردان دکتر برهم صالح با سروک مسعود بارزانی جبوی گوهرتنا هزرو و نرین درباره پوستا سروک کمر عراقی سروک بارزانی پیامک جبوی رای گشتی بلاف کرد. ده پیام دا سروک بارزانی گوت کو لگرز و حرمت جبوی دکتر برهم صالح لی پوستا سروک کمر عراقی دوی به استحقاق سیاسی گل کردستان به نک شخصی و جبوی آلیه کی به جبر پوستا سروک کمر عراقی پیوندی به توی پیکاتین عراقی و گل کردستان وهیا. هەروەها سەرۆک بارزانی گوت کویا باش ئەو بوو کو تەبایە ئالیەن کوردستانی لەسەر یەک بربژێری بۆ پۆستا سەرۆکە کۆمارە عێراقی ڕێک بکەوێن لێ برادرên یەکیتیە نیشتیمانی کوردستان بە تاک ئالی بربژێری خۆ دیارکردن پشترا ئالیەن کوردستانی یێدن و پارتی دیموکراتی کوردستان نەچار بوون کاندیدێ خۆش بۆی پۆستا سەرۆکە کۆمارە عێراقی دیار بکەن. دە پەیاما سەرۆک بارزانی داهاتیە کوژ بۆ یەک ئالیکردنا پرسا پۆستا سەرۆکە کۆمارە عێراقی پێویستە میکانیزمە دیارکردنا بربژێری پۆستا سەرۆکە کۆمارە عێراقی لە جەم ئالیەن کوردستانی بمینێ و ڕێز لێ ڕایە بهتریا خەڵکی کوردستانی وەرێگرتن. بارزانی سەربەر کرد و گوت کویا باش ئەوە دیارکردنا بربژێرێکیش بۆی پۆستا سەرۆکە کۆمارە عێراقی پێویستە ژێ ئالیە فراکسیۆنên کوردستانیên li بەغدا وەرێ بربژێرکردن و ئەو بربژێرێ بەدەنگێتەوە فراکسیۆنên کوردستانê li بەغدا وەرێ بربژێرکردن وەکە کاندیدێ کوردستانی وەرێ دیارکردن بۆ پۆستا سەرۆکە کۆمارە عێراقی. د داویدا سەرۆک بەرزەنی داخواست ژێتەوە یا ئالیەن عێراقی کرد و ڕێزێ لە ڕایە بهتریا فراکسیۆنên کوردستانی لە بەغدا بگرن.